هەر لە ماڵی خۆم کە لە سەقزدیە هەم باخەوە هەم ماڵە کاژمێر سعات کاژمێری حوتی ئێوارە بوو دیارە چەند شەکجارێک بە جلوبەرگی سەربازی و بە داپۆشینی دەوامەکیان و بە شێوەیەکی دڕندانە هێرشیان کردە ناو ماڵەکەمان و باخەکەمان ئەوەی لە توانایان بوو ئەنجامیاندا و من دڵنیام بەو پاڵپشتی و هەماهەنگی و یەکریزەیە کە لە بینی وەرزکارانی کەرکووکەیە ئەم کارانە ئێمە ناترسێنێت و لێرەوە سوپاسی سەرجەم دام و دەستگا ئەمنیەکانەکەم چ وەکو پۆلیس چ وەکو مکافحە چ وەکو هێزەکانی ئاسایش سەرجەم ئەوی هێزانی کە لە کەرکووکەیە پارێزگار قایدی عملیاتی کەرکووک و دام و دەستگاکانی دەرەوەی شاری کەرکووکیش بە حکمەوەی ئەو چەکدارانە لە دوای ئەنجامدانی ئەو کاریان سنووری دەسەڵاتی حکومەتی عێراقیان بەزانە بوو لە بینی هەردوو سنوور خۆیان هەشارداوە ئەوەی جێگای دڵخۆشی بێت ئێمڕۆ هەواڵی خۆشمان پێگەیشتووە سەری داوەکە و ئەو گروپە 12 کەسیە چاوڕوونیەک بە هێز ئەمنیەکان دراوە تەسەوڕەکەم ئیمشەو ئێمڕۆ تا بەیانی ئەنجامدەران بە سزای خۆیان بگەێنێن و بەشێکی لەو چەکدەرانە کە ئەو کەسەی سەرپەرشتیانەکات دەستیشان کراوە بۆیە ئێمە ناتوانین لێرە زۆربەی شتە نێرەکان باز پێین لێگەڕین بۆ دەستگامەکان